بەڵە خۆشەویستان دەچینەوە تەورەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە کتێبێکە بەناونیشانی هەورامان لە نێو بەرداشتی ملایەنەکاندا کە تێیدا باز لە زەمنێکی دیاریکراو دەکات کە ئەویش ئێران و عێراق و بەریتانیا و جوڵانەوەی کووردە لە ساڵی 1920دا لە ڕوانگەی راپۆرتی هەواڵگری ئاسمانی بەریتانیا وەکو مەڵێک بەڵگەنامەیە کە تێیدا بۆ یەکەمین جارە نووسەر لەم کتێبەیدا بڵاوی دەکاتەوە هەڵبەتە وەرگێر و هەروەها کۆکەڕی بابەتەکان پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر ڕەنجەر محەممەد عەزیزە ڕاستەخۆ لە سوێدۆ لەگەڵمان ئامادەیە پێکۆ گفتوگۆی ئەم کتێبە دەکەین و باز لە گرنگترین ئەو بابەتانە دەکەین کە لەم کتێبەدا جێگەی کراوەتەوە. دکتۆر سڵاو لێ بێباین باش زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سڵاو لە جەنابیشت بەیانیت باش هەر بژیت. زۆر سپاس. دەستپێک دەستخۆشی ئەم کتێبە لێ دەکەین. کتێبێکی بەڵگەنامەیە کۆمەڵێک بابەت بڵاو کراونەتەوە کە بۆ یەکەمین جارێکە خۆت باسی لێ دەکەیت کە لەم کتێبەدا باسی لێ دەکەیت. جا دەستپێک دەمێت باسێکی کتێبەکەمان بۆ بکەیت بۆچی ئەم بابەتەمان هەڵبژاردە هەورامان لەنێو ململایەنەکاندا. بەڵێ وەڵای ڕاستیەکەی هەڵبژاردنی بابەتەکە شتێکی بڵێن اختیاری نەبووە بەڵکو سوتفە بوو. من پاشەوەی کە لە پرۆژەی ڕابردووما هەر لە چەند مانگی پێشوو کتێبی پرزگیریەکانی باشووری کوردستانم بڵاو کردەوە باس لە ڕەوشی باشووری کوردستان ئەکا لە هەموو ڕوویەکەوە لە چەندین دۆکۆمنتی بڵاو نەکراوەی حکوومەتی بەریتانیا سەر بە وەزارەت و بەشە جیاجەکانی حکوومەت کە لە 1970 بۆ 26 کەڤەرەکە هەر بە ڕێکەوت لە کاتی پشکنین و گەڕان بەناو ئەو دۆکۆمنتانە ئەو ڕاپۆرتەم بەرچاو کەوت کە باسی زیاتر دیوی ڕۆژهەڵاتی کوردستانەکە هاوکات باشی باشوور و بەشێک لە ناوچەکانی شارە زور و پێنجێن و سلێمانی و ئەوانەش ئەکا بەڵام زیاتر هەورامان لەم ڕاپۆرتا چەقی هەموو ئەو ململانیانە بوون کە حرەکەی کوردی و با بڵێن بە تایبەتی بە قیادەی شێخ مەحموودی مەلیشی کوردستان لە ماوەی پەناگیریەکەیە لە ساڵی 27 لەودی و ئەو ڕووداوانەی کە ئەوان ڕۆڵیان تیا هەبووە باسی ئەکرد و فترەکەشی 27 بوو بۆیە هەروەکو تەواوکردنی ئەو فترەیە پێم باش بوو کە پاش پشکنین و ساختکردنەوەی دۆکۆمنتەکە وەریگەڕینە سەر زمانی کوردی بۆ ئەوەی خوێنەرانی کورد سوودی لێ ببین. باز لە پێگە و ڕۆڵی هەورامان دەکەین و زەمەنەدا کە تێدا لەنێو بەرداشتی ململایەنەکاندا دەمێت پرسیاری ئەو کەم ئایا هەورامان تەنیا لەو زەمەنە دیاریکراوەدا لە ساڵ 1920دا پێگەیەکی گرنگی هەبووە یاخود هەورامان بەگشتی لە شۆڕشەکانی کوردستاندا پێکی گرنگی هەبووە. جا هەڵبەتە لەم کتێبەدا باسی هەورامانی ڕۆژهەڵاتەکەین. بەڵێ ڕاستە. ڕاستیە باسی هەورامانی ڕۆژهەڵات و ینی هەر سێ بەشی هەورامان کە بە هەورامانی لەهۆن و تەخت و شامیان یا ڕەزا و ناوی هاتووە باسی هاتووە بەڵام هەورامان و خەڵکی هەورامان و هەورامەکان بێگومان لە فترەکانی پێشووتر و دواترا ڕۆڵی کارا و جوامێرانیان هەبوو لە نێو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی وەکو عەرزم کردی هەڵبژاردنەکە بە جۆرێک لە ڕێکەوتی تیابوو بەڵام راپۆرتەکە لەبەر ئەوەی زانیاری دەگمەنی تیابوو ئێمە ئاشناییمان لەگەڵ ئەو زانیاریانە لە نێو راپۆرتەکانی بەریتانیا سەبارەت بە باشوور هەبوو بەڵام ئەو فترەیە تا ڕادەیەک فترەیەکی ون بوو هەندێک دیوی شانۆکە و ڕووداوەکان کە پێشتر نەمان بیست بوو لەو راپۆرتا بە وردی ئاماژەی پێکرابوو لە هەورامان و بە تایبەتی کە هەورامان وەکوتم جگە لەوەی کە شێخ مەحموود ئەو فترەیە لەوێ ئەبێت لە منتیقەی هەورامان و مەریوان و بەعام لە ڕۆژهەڵات بە تایبەتی لە گوندی پیران وە کەڵکەجار نیشتەجێ ئەبێ یعنی ئەم زانیاریەکانی نێو ئەم راپۆرتە باسی ڕۆڵی هەورامەکان ئەکەن لە پاراستنی شێخی نەمر لە بەرامبەر هەڕەشە و مەترسی هێرشی ئێرانیەکان و هەروەها باسی ئەو هاوپەیمانێتی لە نێو هەورامەکان هەبووە و هەر لەبەر ئەوەشە ناومان ناوە هەورامان بەڵام وەکو ئەرزم کردی یعنی باسی ڕووداوەکان ئەکا ڕووماڵی هەموو ئەو ڕووداوانەکە کە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشوور لە سەردەشت و پشت دەرەوە تا ئەگاتە جوان ڕۆ و هەڵەبجە و هەندێک جار بەرە و بازیان و ئەوانش ئەو ڕووداوانە باسییان هاتووە. بەڵێ باز لەو دەکەی لە کتێبەکەدا خۆ دەڵیت کە لەم کتێبەدا شتانی کە بڵاو کراونەتەوە و معلوماتانە بەڵگەنامەین پێشتر هیچ شوێنێکی دیکە ئەم زەنێرانی لا نەبوو تۆ وەرەتگێڕاوە. دەمێ پرسیاری ئەو کەم ئەو شتانە چین کە لەم کتێبەدا باس کراوە و ئەتوانین بە وردی باسی نەکەی بەڵام ئەو شتانە چین کە باس کراون و پێشتر تاکی کورد نەیزانی و تایبەتی کۆمەڵێک معلومات باس لە زەمنێکی مێژووی دەکات کە سەردەمی شێخ مەحموودە لەگەڵ ئەوەدا راپۆرتێکی هەواڵگری بەریتانیا ئەم معلوماتانی لایە. بەڵێ
راپۆرتەکە مە لە نێو ئەرشیفخانەی نیشتیمانی بەریتانی لە لەندەن دەستبان کەوتووە و وەکو بەشێک لە دۆسیەی وەزارەتی ئاسمانی ویان وەزارەتی هەوایی ئەوان پارێزراوە وەکو بەشێک لە دۆکۆمنتی ڕەسەن دۆکۆمنتی بڵاو نەکراوە ئەوان ئەڵێن پرایمەری سۆرس کە چەند جۆرێکی یەک لەو جۆرانە وەکو خۆیان ئەیڵێن دەستنووسی کۆکراوەی بڵاو نەکراوەیە ینی هێشتا لە نێو ئەرشیفخانە پارێزراوە ممکنە خەڵکی کە بەشێک لەم راپۆرتەیان لە دەوروبەری ئەم راپۆرتە شتی پێشتر دەستکەوت بێ بەڵام من بۆ خۆم راپۆرتەکەم دەستکەوتووە و لەو ڕۆوە ئەڵێن کە بڵاو نەکراوەیە چون راپۆرتی هەواڵگری حکوومەتی بەریتانیای لە ڕێگەی بریکارەکانیانەوە لە ئۆفیسەکانی هەڵەبجە و پێنجوێن و سلێمانی بە شێوەی هەواڵی ڕۆژانە یاخود هەفتانە مانگانە لە شێوەی بروسکە و تەلەگرام و یاداشتی حکوومەتی بۆ سەروی خۆیان بە تایبەتی بۆ بارەگای هێزی ئاسمانیان کە لە بەغداد پایتەختی عێراق بووە بەرزکراوەتەوە و لەوێوە وەکو باسم کرد ڕووماڵی ئەو ڕووداوانە ئەکاکە لە منتیقەی هەورامان هەرسێ بەشی هەورامان لە مەریوان لە پێنجوێن گرتنی پێنجوێن لەلایەن هێزە عێراقیەکانەوە هەوڵی شێخ مەحموود بۆ ئازادکردنی ڕوبەڕووبوونەوەی و هەوڵەکانی شێخی نەمر لە دروستکردنی هاوپەیمانەتی نەک لە نێوان هەورامیەکان بەڵکو هەورامیەکان و جاف و پشدەر و ئەوانەی تر و هەروەها ڕۆڵی جوامێرانەی بەشێک لە سەرکردەکانی هۆزی هەمەوەند باس ئەکا لە زروفێکی نالەبار و سەخت کە مێژوەکەی ڕاستە 27ەوە راپۆرتەکە تەنیا باز لە 7 مانگەکە بەڵام لەبەر گرنگی وردی ڕووداوەکان و ئەو ئاڵۆزیە سیاسی و ئەو هەموو ململانەی کە هەبووە لەلایەکەوە ئێرانیەکان هەوڵی وەدەرنانی شێخ مەحموودیان ناوە لەلایەکەوە لە عێراق دیسان نائارامی هەبووە یعنی لێرە باسی تێڕوانون و هەڵوێستی هەم بەریتانیەکان هەم عێراقیەکان هەم ئێرانیەکان بەرامبەر بە بزوتنەوەی کورد ئەکا بە قیادەی شێخ مەحموود و بە هاوکاری هەورامیەکان و پارچەکانی تری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. بەڵگەنامەکان چۆن باسی شۆڕشی کوردەکان چۆن باسی شێخ مەحموودەکان ئەوان چۆن ڕۆڵی ئەو هەڵەسەنگێنن؟ بەڵگەنامەکان لە بەرۆی بەڵگەنامەی حکوومەتین نەبوو ئەوە نووسراون کە ئێمە ئەمڕۆ لێکۆڵینەوەی لەسەر بکەن نە ڕەنگە تەسەوری ئەوە کرابێت لە وەختی خۆیان نزیک بە 100 ساڵێک شتێک کەمتر وەکو راپۆرتی هەواڵگری بۆ خۆیان بەنهێنی بەرزکراوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەش کۆمەڵێک وانە و پەندی مێژووی تایە هەر لەو سۆنگەیەوە ئێمە باشمان زانیوە بیکەین بە کوردی بۆ یەکەم جار باس لە ڕۆڵی جوامێرانەی هەورامیەکان ئەکات کە ئاعترافێکی سەیرە لەلایەن بەریتانیەکانەوە کە نەیاری بزوتنەوەکە بوون زۆر بە جوانی باسییان ئەکا کە ئێمە ئەومان لە یاداشتی ئێرانیەکان لە عێراقیەکان حتا لەی کوردەکان نەبینیوە و لە هەمان کاتا باسی ئەو هەندێک جار ئەو نەبوونی خیتابی هاوبەش نەبوونی سیاسەتێکی دیاریکرا و نەبوونی سەرکردایەتێکی هاوبەش لەلایەن کوردەکانەوە کە چەند زەرەری لە مەسلەی نەتەوەی و گوتاری هاوبەشی نەتەوەی داوەوە چۆن ڕیزەکانی لاواز کردووە کە ئەمەش دیسان ئەترافێکی باشە بۆ ئەوەی ئێمە لە ڕووی هەڵسەنگاندنی ئەو مێژووە و جارێکی کە ڕەخنە لێگرتنیەوە بتوانین بیکەین بە دەرس و بە وەکو پندێک عبرەتی لێوەربگرین بۆ ئایندەمان. بەڵێ چ دکۆمنتێک چ بەڵگەیەک لە ئەم کتێبەدا باسی لێو کراوەتە پێ دوایە ئەگەر لە کاتی خۆیدا ڕەنگە ئەمە کاریگەری لەسەر گۆڕینی ڕۆتی مێژوو هەبوو بێت کاریگەری لەسەر گۆڕین ڕووداوەکان هەبوو بێت. وڵا هەر خودی راپۆرتەکە کە راپۆرتێکی دوور و درێژە بەڵام پێک دێت لە کۆمەڵێک بوتم بروسکە و یادداشت هەر یەکە لەوانە گرنگی هەیە لەسەر گۆڕینی ڕەوڕەوەی بێژووی ئێمە بۆگەر بەو ئاراستەیە سەیری بکەین ئەم راپۆرتانە ڕاستە لە گۆشەنیگای بەرژەوەندی سیاسی و ئایدۆلۆژی و حکوومەتداری بەریتانیەکانەوە نووسراوە بەڵام بە غێر مباشر لەو شوێنانەشی کە ڕەخنە لە ئێمە و لە حرەکەکە و لە کورد و لە پێکاتە جاجەکانی ئەگرێ ئەگەر بە شێوەیەکی ڕەخنە ئامێزانە بە میتۆدێکی علمی مەوزوعیانە هەڵسەنگانی بۆ بکەی هەمووی کاریگەری ئەبێ لەسەر گۆڕینی ئەو ڕۆڕۆی کە جەنابەت ئاماژەی پێکرد چون کۆمەڵێک پەندی لێ تایەکە بۆ ئەوەی بۆ دەرس لێوەرگرتن کە وەکو ئاماژەم پێکرد پێشتر لە راپۆرتەکانی تران نییە و سەنگی راپۆرتەکەش ئەوەیە کە ئەو راپۆرتە نهێنیە لە نێوان خۆیان بۆ خۆیان و جۆرێک لە بێلایەنی تایە لەبەر ئەوەی
بەریتانیەکان لە ڕێگەی بریکارەکانیانەوە چاودێری هەلومەرجەکە و ئەو ڕووداوانیان کردووە لە بەشێک لە ناوچەیە کە لە ژێر نفوزی ئەوانان نەبووە یا بەشی زۆری لە ژێر نفوزی ئەوانان نەبووە بەڵام مەبەستیان بۆ بزانن چی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگوزارێت و تا چەند کاریگەری لەسەر هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی ناوچەکانی ژێر نفوزی ئەوان ئەبێ یان لە دیوی باشووری کوردستان ئەبێت وێ لەو ڕۆوە ئەو چاودێریە وردەی ئەوان هەڵسەنگاندنی بارودۆخەکە گرنگەوە دیسان ئەو هەڵوێستی بەشێک لە سان و سەرکردە و خانە کوردەکان بە تایبەتی هەورامیەکان مایەی دەرسێوەرگرتنە کە توانیویانە لە نزیکی 100 ساڵ پێشتە هەلومەرجەکە بخوێننەوە هەڵی بسەنگێنن درک بە مەترسیەکان بکەن بۆیە هەم باسی ڕۆڵی جوامێرانەی حرەکەکە ئەکا هەم ڕەخنەش ئەگرێەوە باسی ئەو کەسانەش ئەکا کە وەکو بەڕێز وەزیری ڕۆشنبیری لە پێشەکەکەیان نووسیوێتی ئەڵێ تا ئێستا دیوێکی ڕووداوەکانمان بینیوە بەڵام لە ڕێگەی ئەو دۆکۆمنتەوە ئەتوانین دیوە تەواوکەرەکەی کەشی ببینین. بەڵێ گرنگترین نەخۆ دیاترین ئەو ڕەخنانەی کە لە سەردەمادا لە شۆڕشی ئەو کاتە دەگیرێت چییە؟ پێت وایە هاوتای ئەو ڕەخنانە کە لە ئێستاشدا بەردەوام لە ناوخۆی کوردستان دەگیرێت؟ ئێمە لە پێشەکێکە من ئاماژەم پێکردووە هەم ڕەخنەم لە راپۆرتەکە گرتووە بەریتانیەکان لە کاتێکە ئەو هەموو زانیاریە وردە بۆ ئێمە ئەگوێزنەوە هەوڵی ئەوە ئەدەن لە ڕێگەی شێخ مەحموودەوە هاوپەیمانەتی لە نێو کوردی ڕۆژهەڵات دروست بکەن بۆ ڕوبەڕوونەی ئێران ئەمە لە کاتێکا کە هەر خودی خۆیان شێخ مەحموودیان ناچار کردووە بەوەی کە باشووری کوردستان بەجێ بهێڵێ و چالاکیەکانی لەم بەشەی کوردستان هەڵپەسێدرێ بەڵام بەشێکی کە زۆر گرنگ و مای هەڵوێستە لە سەرکردنە ئەو ناکۆچی و ئەو ناتەبایی لە نێو ڕیزی کوردەکان هەبووە کە بە درێژایی مێژوو ئێمە زەرەرمان لێ کردووە لەسەر حسابی تێکچوونی بەرەی نیشتیمانی ئێمە بووە بە جوانی ئاماژە بەوە ئەکا هاوپەیمانی بەشێک لە کوردەکان لەگەڵ سوپای ئێران لەگەڵ ڕژێمی شاهەنشاهی لەگەڵ بەشێکیان لەگەڵ معارەزەی ڕژێمی شاهەنشاهی بوون بەشێکیان پەیوەندیان لەگەڵ بەریتانیەکان هەبووە بەشێکیان لە کاتێکە هاوکاری بەریتانیەکان بوون بەشێکی کەیان ئەسڵن لەلایەن بەریتانیەکان و حکوومەتی عێراقیەوە لێبوردنیش نەیگرتوونەتەوە کە ئەمانە دەلالەتی ئەوەیە ئێمە وەکو کورد میلەتێکی یەکگرتوو نەبووین لە بەرامبەر مەترسیەکانی ئەو سەردەما. بەڵێ هەمان ئەو ڕەخنەی کە لە ئێستاشدا هەرەنە و ماڵی کوردی دەگیرێت یەک نەگرتنی کوردە دکتۆر دەمێت باسی ئەو بکەم تا چەندێک قورس بووە پیداکردنی ئەو بەڵگەنامانە یاخۆ بەدەستخستنیان چۆن ئەوان ئەو بەڵگەنامانە ڕدەستی ئێوە کردووە؟ بێگومان دەستخستنی ئەو بەڵگەنامانە ئاسان نییە بەشێک لەمانە کە بەڵگەنامەی حکوومەتی ڕیکۆردی بڵاونەکراوەی حکوومەتن لە وەزارەتەکانی بەرگری ئاسمانی گەنجینە ئۆفیسی سەرۆکوەزیران هێزی بڵێن دەریایی و مستعمەرات زۆری تر هەتاوەکو ساڵانێکی زۆر یاساغ بوون یان بەردەست نەبوون بەڵام دوای ئەوەی کە بەردەستکەوتون بەو مانایانی هەموو کەسێک توانای دەستخستنی هەبێ بن بەش بە حاڵی خۆم ئیستغلالی ئەو فترەیەم کرۆ کە خوێندکاری دکتۆرا بووم لە وڵاتی بەریتانیا لە ئەرشیفخانە لە کاتی ئیشی دکتۆراکەما بەشێکی زۆر لەم دۆکۆمنتانم دەستکەوتووە لە ئەرشیفە جیاجیاکان ئەوەی کە لێرە هاتووە تەنیا دۆسیی وەزارەتی ئاسمانیە کە لە ئەرشیفی نیشتیمانی بەریتانی پارێزراوە بەڵام ئێمە توانیمانە لە ئەرشیفخانەکانی تریش بەشێک لەو دۆکۆمنتانە دەست بکەین. بەڵێ دکتۆر ئەوەی کە جێگەی سەرنجە ئەم کتێبە دوو بەشە بەشێکیان ئەو دەقە ئەسلەکەیە ئۆرجیناڵەکەی کە تۆ وەرەگێڕاوە دەقەکە دیتریشیان تەرجومەکەیەتی دووبارە هێنانەوەی ناو ئەم بەڵگەنامانە بوونەوە ئەم کتێبە بۆ چییە؟ لە ڕاستیە من لە ئیشەکانی پێشتریش ئەوەم کردووە لای هەندێک کەس پێیان وایە کە پێویست ناکە ملحەقی دۆکۆمنتە ڕەسەنەکە بە زمانی ئینگلیزی وەکو خۆی هاوپێچ بکرێ بەڵام لەبەرەوەی بەشێک لەو زانیاریانە هەواڵگرین و عسکەرین و ڕووداوی سیاسی جۆرا و جۆر باسەکەن ڕەنگە ڕەخنە لە هەندێک کەس بگرن هەندێک کەسی کە ڕۆڵیان بکەن بە پاڵەوان لەسەر شان و سیاسەکە بۆ ئەوەی کەس ئیتیهامان نەکات تۆمەتبارمان نەکا بەوەی لە خۆمانەوە بەڵگەیەکمان هێناوە ڕووداوێکماندا تاشیوە ڕەنگە بنەمای نەبێ ئێمە هەموو جارێ دۆکۆمنتە ڕەسەنەکە وەکو خۆی بە شێوەی هاوپێچدا ئەنین و
ئاماژە بە سەرچاوەکەش یەکەین بۆەوەی هەر کەسێک ویستی تحقیق لەم بابەتە بکە بتوانێت لە ڕێگەی سەرچاوەکەەوە کە ئاماژەمان پێ کردووە دەقی دۆکۆمنتە ڕەسەنەکە کە ئێستا پارێزراوە لە ئەرشیفخانە بیبینێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕست دکتۆر ڕەنجەر محەممەد عزیز زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆ کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بووی دووبارە خەرمان بەرەکە.